سڵاو ئازیزانم چۆنن ئەمڕۆ لەحم بالعەجین دروست دەکەین. طبعاً کەرەستانەی کە پێویستمان بە ئاوە بێ و لەگەڵ خوێ و لەگەڵ ئارد طبعاً ئەمە بۆ هەویرەکەیەتی سەرەتا. من بەم پەرداخانە یەک پەرداخوونی و ئاوی تێکم ئاوەکە با نۆرماڵ بێ، یعنی نەزۆر گەرم بێ نەزۆر سارد بێ، شلەتێن بێ و ئاردەکەش تقریبەنی ترێسا سێرەکەیم بزانین چەنی پێویستە. سەرەتا بە پەرداخێک دەست پێکەین، دوایی هەوڵەیم بزانین بە هەموو کۆی گشتی چەنی پێویستە، چکە وازانن ناتوان بزەوت بڵم ئەوەندە پەرداخ پێویستە ئەوە هەنێجار ئاردەکە فەرقەکات و یعنی بەم گەرمایش زووتر ئاردەکە شلە بێتەوە و لیقاوێک دەرەیە و تقریبا یەک کەوچک و تۆزێک ئی خواردن خوێشی تێیەکەم بۆ شێوازە ئیتر ئێستا ئاردەکەش دەرەکەوێت بۆ ئەو یەک پەرداخوونیەوە چەنیشی ئاردەوێ. طبعاً ئەمەی کە من دروستەکەم تقریبا 10 دانە بە ئیسراحەت دروست دەبێتایە ئەگەر هەویرەکە بە گونکی پشکۆلە بیکەی زۆر گەورە نەبێت. لەبەری من کەم دروستەکەم پێویستم بە زۆر نییە، لەبەرەوە هەوڵێم 8 دانە بۆ 10 دانەیەک دروستکەم بەسە. سەرەتا ئاوەکە کردمانە ناو قاپێکەوە و دواتر خوێکە و ئێستاش ئاردەکە و ئەوە بوو بە 2 پەرداخ. بەمەوە بوو بە 2 پەرداخ. طبعاً ئازیزان لەحم بالعەجین لەوانەیە شێوازی زۆر بێ و لەوانەیە زۆر کەسیش بە شێوازی تر بیکە بۆ ئاردەکەی بینیومە هەندێک تەنانەت شیریشی تێیەکە، بەڵام من کەمترین کەرەستە لەم لەحم بالعەجینەی خۆما دروستم کردو و بەکارم هێناوە، لەبەرەوەی پێویست ناکە بەڕاستی مادەم ئاو هەیە و کە ئەتوانی بە ئاوەکەش بگریت و بۆ دانیشم خەریکیەوە بم کە بە شیر بیگرمەوە، لەبەرەوە بۆ شێوازە پێم باشترە. طبعاً ئەوە 2 پەرداخم تێکردومەش 3 پەرداخە، بەڵام 3 پەرداخەکە هەمووی بەسەریەکەوە تێناکەم، ڕوبع یاخود بەش ئەیکەمە ناوی تا بزانین چەندی پێویستە. طبعاً وەکو ئاماژەم پێ ئاردەکە تقریبا بۆ 10 بۆ 11 دانی وەسەتی تێدا دروست دەبێت. بەو شێوازە جوان هەویرەکە هەڵشێلە. طبعاً یعنی شەرتیش نییە بیزەبت من کە پێ دەڵم ئەوەندە ئارد ئەوەندە ئاو ئەوەندە خوێ بەدڵی خۆتە. هەندێکی لەوانەیە خوێ زۆر لە خواردنا بەکارنێنێت، توانی کەمتری تێ بکەی و لە هەمان کاتیشە هەویرەکە بەپێی چاوی خۆتە، یعنی ئەزانی کە چەند ئاردیەوێت چەند ئاویەوێت چەند هەڵێ شێلی چۆنە. ئیتر یعنی ئاردێکمانەوەیە کە یعنی عەفوەن هەویرێکمانەوەیە کە هەویرێکی باشمان بۆ دەرچێت، دوایی بتوانین بە تیرۆک بیکەینەوە، نەک هەویرێکە بەدەستمانە بنووسێ یاخود ئیزعاجمان بکە. طبعاً ئەمە 3 پەرداخەکەمان بەکارهێنا، دوای لە کۆی گشتیا بزانین هەمووی چەند پەرداخەکە بۆی من بە پەرداخەکە پێتان بڵم چەنەکات. طبعاً هەمووی مادەم ئاوەکە بۆ پەرداخە تێت کردووە هەوڵ بدە ئاردەکەش بە هەمان شێوە بۆ پەرداخە بێ، ئاوە باشترە بۆی قیاسەتەکانە لە تێک نەچێ. طبعاً سێری ئاردەکەکان هێشتا بەدەستی مندا نووسێ. ئاردەکە ڕاستیەکەی ئاردی بێشلەر یعنی زوو هین هەڵەمژێت، ئاردەکە ئاو هەڵەمژێ و زوو ئەبێت، پێویستی بەوە نیە یەک دنیا ئاردی تێکە و یەک دنیا بێنەوە بیبە. بەڵام هەندێک جۆری ئاردی تر هەیە ناڵم لەبەروی گەرماشە تۆزە لیقاوێنەوە تۆزە هەر شلیەکی تێدا دەرەکەوێ، لەبەرەوە ئاگادار بن. ئەوە من 3 پەرداخ و ڕوبعێکم تێکرد، بۆیە ڕوبع ڕۆم یاخود بەش ڕۆم بۆی بزانین کە چەنی لە ئاردەکە ئەوێت. ئێستا دووبارە بەدەستی منە نووساوە، هێشتا یانی ئاردی تریەوێت. طبعاً بە دەستێک ئیشکردن لە ناو شتێکا بێت دەستێکی ژەوە ئارد بتوێ بیکەیتە ناو پەرداخێکەوە زۆری زعاجەبێ، لەبەرەوە بمبورن تۆزە ئەگەر وەکو کەبراوتەنگەڵێت تۆزە شپڕشێت قەی ناکێشە نیە. بۆ شێوازە تقریبا ئەوە من نیو پەرداخی ترە، ڕوبعێکم تێکرە و ڕوبعێکی تر ئێستا بوو بە 3 پەرداخ و 3 ڕوبعی پەرداخێک. 3 ڕوبعی پەرداخێڵن یعنی چۆن؟ یعنی 3 بەشی پەرداخێک. بەو شێوازە ئێستا ئەگەر ڕوبعێکی تریشی تێکەم ئەوە بێ بە 4 پەرداخ، یعنی بۆ 1 پەرداخوونی و ئاو تقریبا وا کاتە 4 پەرداخ ئاردمان تێکرد. وەکو ئاماژەشم پێیا بەپێی چای خۆشت هەویرەکەت زانیت بەسێتی ئەتوانی بەسیکەی، ئەگەر زانیت هێشتا ماوێت هێویرەکە و بەدەستا نووسێ ئەو کاتە بێ زیاتری تێ بکەی. ئەوەش ڕوبعێکی تر ئەوە کردمان بە 4 پەرداخی ڕێک، هێشتاش تۆزێکی ئەما بەتەواتی نەمکردەوە بەزوتم زانمنەوە بەرسی بێت. بەو شێوازە جوان تێکەڵی بکە. طبعاً ماوەی 3 ڕۆژە بینی خۆمان بێ، زۆر حەزم لە لەحم بالعەجین بوو.
اینجا بە بۆنێم کۆرۆنا شتە شۆ تۆزێ خواردنی دەرێکم بۆ تۆ ناتوانین زۆر سیقە بە شوێنێ بکەی خواردنی لێ بخۆی تۆ شتانە جا لەبەرەوە هەوڵم ما خۆم دروستیکەم بەس بەڕاستی طبعا منم ڤیدۆی دوای دەنگی خەمەوە سەر بەڵام بەڕاستی زۆر زۆر خۆش بوو تامی بۆ شێوازە جۆن جۆن بیشێلە تقریبا 4 پەرداخ بەسی بوو بۆ 1 پەرداخونی و ئاو و 1 کەوچکی خواردنیش یاخود 1 کەوچک و نیونە نیو کەمتر لە خوێ طبعا هێشتا هەر بەدەستان وسێت ئەنجاوە خەمیشتان نەبێ و مێزم جۆن جۆن سڕیوها ماڵی خۆمە بزانم ئەزانم چۆن پاکم کردوتەوە ئاوا پروش خوێ بکە بەسەریا و دووبارە هەڵی شێلەرەوە بۆی هەویرێکی جوانمان لێ دەستکەوێت هێشتا هەر بەدەستان وسێت تۆزە ماوێتی ئاوا پێی بشێلە و باشتریژە بێت جاوا دەستێکیە بەخواوە بیشێلی ئەوە هەویرەکەمان ئازیزان ئیتر ڕێخینە سەر قاپێک و لە شوێنێکا دایانین و دواتر ئەو کەرەستانەی کە بۆ بەشی سەرەوەی لە حەمبل عەجینەکە و بەشی ئەو هەویریکە کردومانە بۆ ئەوە پێویستمان پێ بێت ئێستا هەموویتان پێڵێم بە ئەمە یەک تۆزی تر بشێلم و اینجا دواتر بەردەوامە بین لە دروستکردنی لە حەمبل عەجینەکە بۆ شێوازە دەرچوو ئەزیزان ئێستا خێنە سەر قاپێک و ئەوانە طبعا من پاکم کردەوە هێنامەوانە ئەنجامانم جواندانەوە بۆ ناوەکەی پێویستمان بەچێ بێت وەکو یعنی بینە لە بەردەممایە بیبەری سەوز بیبەری سوور ئەمە معدەن و سەنەکەرەوەس و لەگەڵ تەماتە دوودانە و لەگەڵ پیاز دوودانە و لەگەڵ سیر سێدانە و ئەمە دۆشاوی تەماتەیە ئاو تەماتە 2 کەوچکی زەڵاتم بەکارهێناوە بەڵام بەپڕی و ئەمەش زەیتەکە بە پەرداخێک کەمتر و ئەمە خوێ ئەوەن بیبەری ڕاش ئەمەیان بیبەری سوور ئەوەشیان بیبەری سووری دەنکەکانە بە هەمان شێوە لەگەڵ قیمە طبعا خەڵاتەشت پێویستە بۆ ئەوەی ئەو کەرەستانە هەمووی لە خەڵاتە بێت طبعا من خەڵاتەکەم بچووکە احتیمال و کەرەستانە هەمی پێکەوە جێگی نەبێت و بیکەمە ناوی لەبەرەوە بەشێکینە ناوی چەندی جێگە بۆ ئەوەندە با سەرەتا پیازەکە ورد بکەین وەکو ئاماژەم پێ لە شتی تراکە دروستم کردو بە ساغی هیچ شتێک مەکەنەوە خەڵاتەکەتانەوە لەبەرەوەی دەمی خەڵاتەکە عەزێتەیە یاخود میکسەرەکە عەزێتەیە هەوڵ بدەن ئاوا پارچە پارچەی بکەن اینجا دواتر بیکەنە ناوی و سیرەکە 3 دانە ئەگەر حەزت لە سیری کەمتر بوو توانی 2 دانە یاخود 1 دانە بەکاربهێنی و بیبەری سەوز بەو شێوازە ئەویش بە هەمان شێوە ئاوا لەجلەج بکە و بیکەرە ناوی بە ئەمی تێنەکەین نەوەک سۆتفەیە جێگە نەبێت یا شتێک با لە خەڵاتەکەی بین ئەمەندە بزانین چی دەرەچێ بەو شێوازە قیمەکەش تقریبا 4 کیلۆیەکم بەکارهێناوە با قیمەکەی زۆریش نەبێ بەو شێوازە لە خەڵاتی بن طبعا ئەم کەرەستانە من چیم بەکارهێناوە بێ هەمان شتی بەکاربێنی هیچ شتێکی لێکەم ناکەی بەڵام ئەگەروتی ویستت شتی لێ زیاد بکەی ئەوە تەنها بیبەرەکەیە لەگەڵ خوێکە گەرنا هیچ شتێکی تری بۆ زیاد ناکەی ئەوە طبعا ئاوای لێکین و لەبەی خەڵاتەکە جوان وردی نەکردووە ها بەشێکی ماوە هێشتا ورد بێ ئەنجا دووبارە لە خەڵاتەینەوە وەکو وتم یعنی ئەگەر پتێشتی بۆ زیاکەی تەنها خوێ و بیبەرەکەیش بیبەرەکە بەدڵی خۆت ئەگەرێت تون بێتون نەبێ بەڵام وەکی تر بیبەری تونەکەی هەڕاوە کاڵم نەک ئەم بیبەرە سەوز و بیبەرە سووری لە بەردەمایە بەڵام ما باقی تر هەرچی من کردوم و چۆن ئەمەوێ ئاوا پێویستە بەکاری بێنی طبعا خەرستەکان شەر نییە 2 تەماتە و 2 پیاز و یعنی 1 دانە بیبەر و 1 دانە چی ئەوانە بەدڵی خۆتە حەزت لێ بوو کامەی زیاترت بەکاربێنی ئەوەیە بەڵام وەکی تر کەرەستەکان ئەوەندەمان پێویستە طبعا ئەم ڕەنگانە ئێوازان لە حەمبل عەجینە بێ تقریبا زۆربەی ڕەنگەکانی تایە جا بیبەریش خۆی ئەم ڕەنگە سەوز و سوورەی لەناو خواردن و زەڵاتەوە بەگشتی لەناو شتەکانە زۆر خۆش دەرەچێت لەبەرەوە ئەم ڕەنگانە بەکارێنین تقریبا دیقەت بە نەموو ڕەنگێکی تیا سەوز سوور بۆ شێوازە باشترە بێت ئەوش بامان شێوە بە کەوچکەکە هەندێک کڕنەیە هەندێکی ماوە ئێستاوەمان ور کردووە لە بەرەوەی لە تەماتەکە تۆزە ڕقترە تەماتە نەرمترە و زووتر لە خەڵاتە ئادرێ بۆیە ئەو تۆزێک لە خەڵاتەین ئەنجە تەماتەکە ئەکەین بەسەریا و پێکەوە دووبارە لە خەڵاتەینەوە بەشەی فڕین بۆ شێوازە
و معدن و سەکان وتمان چەند چڵێک بەکارێنین کەرەوزنی ئاگادار و نازیزان تخواوم پیس کرد بە یەک لێ نزبێنم عفوان بە ئێرە لابم لەگەڵ ئەمە لەوانەیە ئێستا هەندێکتان بڵێگە خەڵاتە و نەبێ ئەکرێ بە دەستی وردی بکەم بە دەستی بەڕاستی دیسان زەقە بێتە لەبەروی تۆ ئەمە ناکەیتە ناو فڕنەوە و ناشیکەیتە ناو ئەها هەندێک کوورە هەیە کە نانوشتی پێ دروستەکەنەوەیکیتە ناوی ناشیکەیتە ناو ئەوانە یعنی ئەو شتانە زۆر زەقە بنتە تۆ پێویست بۆ شتەکان نەرم بن و نێتە بەردانە ئیزعاجتکە بۆیە بێ شتانە هەمی لە خەڵاتە بێ ئەگەر ویستت بەدەستی بیکەی بە چەقۆمێکە وردیکی هەوڵ بەت بە ڕەندا لە ڕەندەی بی باشترە باوەڕم لە ڕەندەکە دەرەچێ بەڵام لە دەستی ئەگە بتێ بە وردی بیجنی بە وردی دەرناچێ بۆت کاتی زۆرەوێت و بۆ شێوازە ژۆک و سەڵسەی لێنە ئێستا تقریبا وەکو سۆس سەڵساوەکۆی لێ هاتووە بۆ شێوازە هەمووی جوان جوان تێکەڵ بکە کەرەستەکانی تر وتمان خوێ بیبەری ڕەش بیبەری سوور دوو جۆرمان بەکارهێناوە خوێکەش وەکو ئاماژەم پێ بەدڵی خۆتە بەو شێوازە هەمووی جوان جوان تێکەڵکە و ئێستا پێویستمان بە دۆشا و زەیتەکە بێ زەیتەکە لە پەرداخێک کەمتر لە نیوە زیاتر باشە ئازیزانم بۆ جۆرە پەرداخە لەبەروی ئێمە نایکەینە ناو فڕنەوە و ئەو کەرەستانە سوور ناکەینەوە ئەو زەیتە بۆ یە کاتێکە یەکەیتە سەر ئاگر زۆر بە جوانی قیمە و شتەکانی تێدا سوورە بێتەوە لەگەڵیە ئەسا پیشانتانێ مەزانن ئەماش دۆشاوی تەماتە یاخود ئاوی تەماتە دوو کەوچکی زەڵاتم بەکارهێناوە بەڵام زەڵاتی یعنی گەورە نەک قەڵایی بێت کەوچکەکەی نەک کەم بێت و هەروەها قیمەوتم قیمە ڕوبع کیلۆیەک بەکارێنم قیمەکەش با زۆر چەور نەبێت ئێستا منەها پارچەیەک چەوری تێدایە بەڵام با لەوە زیاتر چەور نەبێ هەوڵ بدەن تۆزە وشک بێ لەوەی کەرەستەکانی تریتایە با تاما و باتەوە باشترە بۆ شێوازە جوان جوان بەدەستی شێلێمە بە کەوچک نابێ ئەبێ بەدەست جوان بیشێلی بۆی ئەو قیمەیە لەگەڵ هەموو کەرەستەکانی ترا ورد بێ لەبەرەوەی ئێستا کە یەکەیتە سەر ئاگر لەوانەیە قیمەکە گەردنکی گەورە بێت جوان سوور نەبێتەوە یاخود جوان نەبەرژێ لەبەرەوە ئەبێ بۆ شێوازە هەمووی جوان جوان ئاوا تێکەڵیکەی نابێ هیچ شوێنێکی بمێنێ کە بزانی سەڵسەکە بەجێ قیمەکە بەجێ بێ هەمووی جوان جوان تێکەڵکەی بۆ شێوازە طبعا ئەمە دائەنین سەری قەپاتەکەین بۆ ماوەی چەند تا ئەوانەی هەویرەکە دەکەیتەوە ئەمە دابنێ هەم تاماوایەتەوە هەمیش باشترە ئەتوانی دوایش تۆزە تامیکەیە گەرزانی خوێ و بیبەری کەمە ئەتوانی بۆی زیادکەی ئەگەر حەزی شت لێ نەبوو ئاوە بە کاڵ و کرچی تامیکەی لە ئاخیری شابێ ئەتوانی هەر خوێ بۆ زیاکەی ئەو بە من سەرەکەی بەم ڤڵکۆنانە بە قەپاتکەم لاینۆلانە بۆ ئەوەی ئەوە بێت تا هەویرەکە مەکەمەوە نەشت بچێتە ناوی و هەمیش ئەو پیاز و شتی تیا بە ماڵەکە بۆن نەگرێ ئاوا باشترە سەرقەپاتی بێ و تام و لەزەتەکەی بیاتەوە ناو خۆی وەک لەوەی کە بیاتە ژوورەکە ئازیزانم ئەمە هەویرەکەمانە ئێستا تا هەویرەکە ئەکەین و وەکو ئاماژەم پێ ئەو کەرەستانی کە تێکەڵمان کرد لەولاوە داماناوە تا تۆزە تام زیاترایەتەوە طبعا هەویرەکە هەرەوەنی هەڵش شێلا و ئەو کەرەسانە و لە خەڵاتەیە ئیتر هەویرەکەش دەستکە بە دروستکردنی یاخودکردنەوەی هەویرەکە و ئاوا گونگونکەی کەوچکە گەر بێت وای لێ نەکەی حتمەن ئەوە بێت هەویرەکەمان زۆر جیڕەبێتەوە و کاتە زۆر ئیزعاجی و بە زەحمەتی بە تیرۆکەکە بۆ دەکرێتەوە شان و شەوکەتێکی و کاتە ئازیزان ئاوا بیکەن بە گونکی پچکۆلە پچکۆلە طبعا بەپی تاوەکەتە تاوەکەت ئەگەر گەورەکانە توانی گونکی گەورەکەی ئەگەر تاوەکە و بچووکە توانی بە گونکی بچووک بە کەیفی خۆ هەوڵیش بە هەموو گونکەکان تقریبان وەکو یەک بن باشترە بۆ ئەوەی هەموو شێوەی و یاخود قەبارەی ئەو لەحم بالعەجینانەی کە بۆ دەرەچێ هەمووی وەکو یەک بێ من بەما لەتیەکەمەم شتە پەمەیەک لەبەردەستمایە بەڵام کێشە نیە عنی شەر نییە ئەوەش هەبێ ئاوا لەتیکەی ئەگەر چەقۆتە بوو بە چەقۆ بیکەوە زۆر ئاساییە طبعا ئەمەش بە هەمان شێوە سێرەکەین بزانین چەندانە لە هینی لێ دەرەچێت لە گونک و بە پێ و گونکە ئەزانی کە چەندانە لە لەحم بالعەجینەکەشی لێ دروستە بێت طبعا گیراوەکەی کە من کردومەتۆ لە چاو ئاردەکەمان زۆرە گیراوەکە توانی ئەگەر هەموویت بەکارنێنە دوای بخیتە ناو
سەتڵێکەوە یان ناو قاپێکەوە کە سەرەکەی قەپاتکەیت و لە فرێزەرە نەک لە ناو سەلاجەیە داینەی بۆ سبینەیان بۆ شەوەکەیان بۆ هەر کاتێکی ترویستە تۆزە لە ئاردەکەی بۆ بگریتەوە دووبارە لە حمبیل عجینەکە دروست بکەیتەوە. تامانم ئاردا هەمووی دروست دەکەین بۆی ڤیدۆکە زۆر درێژ نەبێ ئەنجا دواتە بەردەوامە بین. ئازیزانم ئێستاش دانە لەو گونکانی کە کردومانە ئەیکەینەوە تەبانەوە 2 4 6 8 دەدانی لە دروست بووە دەدانەکە احتیمالە لەم لاولۆلا کە چوار دەورەکەیە بڕی ببێ بە 11 دانەیەک يعني 11 دانە لە حمبل عجینەکە طبعا ئەوە بە تیرۆکێک تۆزێک ئاردەخینە ژێری بە تیرۆکێک بەو شێوازە تۆزە ئەیکینەوە تا بێ بە شێوەیەکی تەنەک نابێت زۆر ئەستور بێ هەم لەبەر خاترێەوەی کە جوان ببرژێ و کەرەستەکانی بەشی سەرەوەی ببرژێ لەگەڵیا و هەمیش بۆ ئەوەی زۆر ئەستور نەبێ هەویرەکەمان یعنی وەکوونانی بازار لێنێ زۆر ئەستور بێ اینجا هەرچەندانی بازاریشان دێکیەوە ناسکەیکەن و جوانەیەکەن بەرحەڵ پێویستە بەوەیە کە هەویرێکی باش و تەنکمان دەستکەوێنە هەویرەکە زۆر ئەستور بێ نە زۆر تەنکیش بێت تقریبان بخەیتە سەر ئاگرەکەونە تەنک بێ یەکسەر ژێرەکەی پسووتێ و بەشی سەرەوەی هیچ نەبوو بێ لەبەرەوە ئاگاداری بن و ئەمە جوان کەیکەیتەوە هەوڵ بدە ئەو کاغەزانەی کە لە ژێر شەکلەمە و شیرینی و هەنێ خواردنادایانیت ئەیکیتە ناوفڕن هەوڵ بەبی خەرەسەر و کاغەزانە بۆی یەکەیەکە هەم ڕێگاکە و لێ نەگرێ هەمیش بەوە باشترە و جوانترە طبعا ئەمە بەپێی وەی قژم ئەمە بەپێی هینەکە دایانیت ئەو چی پێڵەن کاکە وڵای بیرم چۆ بەخوای قەیناکە تۆ بە ئەمە جارێ ئاوە تۆز ئاوا لێ بکەم وەکو نانی بازار ئاوای لەکەنەوە یەن بە ناو تەنورەکەیە ئەوە لەبەرەوە وام لێکرازیسان بۆی ئەو ئاردەی کە لە ژێری ماوە تۆ پێوی نەمێنێت ئەو تاوەیە ئەو بۆم هاوشکورێ ئیلهامە ئەو تاوەی کە هەتانە هەوڵ بدەن خڕەتەکەی ئەمە بەقە ژێری تاوەکەتان بێت ئەگەر تاوەکە هەبوو گەورە بوو ئەو واتوانی گەورەتر بیکە ئەگەر هەبوو بچکۆلەتر بوو بەدڵی خۆتەیانیەوەیان بەڵام من ئێستا تقریبان ئەمە خێنە سەر کاغەزێ و جگە لە کاغەزەکە خۆشەویستان طبعا ئەمە کاوە سریەکەی هەمووی لارو بۆتەوە ئەم لای تەواو نیە و لای تەواو نییە ناکرێشتیا و بخەیتە ناو تاوە بۆیە من چوار دەورەکەی لێ یەکەمەوە طبعا بە نەزەمەمە بەڕاستی ئەو نوعهینانە چی پێڵن ئەوی پیزای پێلەتەکەی نازام چی پێڵن بەڕاستی بەوە ملەتیەکە مەگەر ویستیش بە چەقۆ بیکەوە تا هیچ جیاوازی نییە بەڵام گرنگەوەیە بە شێوەیەکی خڕی جوان بیکەی بۆ ئەوەی هەویرەکەمان لێ خراپ نەبێ و ئاواژ بەڕاستی بۆ خواردنی شەر نازەمیانی دڵە ناچێتە سەری بی خۆی لەبەرەوەی هەمی خوار و لار و گێڕۆ شتانەیە پێویستە کاکە مادەم ئیشەکەت هەر کردووە بە شێوەیەکی جوان بیکە بۆ ئەوەی کاتێک کاشی خەیتە ناو تاوەکەەوە و ئەتێ سووری کەیتەوە و ئەبژێ سوورە بێتەوە چێ نازانم بەرحەڵ ئاوا نەبێت ناشرین نەبێ تەبان سەریکەن ئەمە بەشێکی گەورەیە تاوەکەم تقریبان تۆزێک لەمە بچکۆلەترە ئەتوانی هێشتا چوار دەورەکەی زیاتر لێ بکەیت و زیاتر خەڕی بکەی واشتوانی هەر ئاوا بکەیتە ناو تاوەکەتەوە تەوانەوە کەرەستەکەیە تا هەویرەکەمان هەڵشێلەوە ئەو دانێمان کردەوە کەرەستەکە وەکوامەژەم پێ لەلایەک لەلایەکە لەلایەکی تردای ئەنەی بۆ ئەوەی ئەو تاماوە باتەوە کەم کەرەستەکان جوان تێکەڵن و ئەتوانی ئێستا تامی بکەی خوێی باش بوو خوێی باش نەبوو ئەتوانی زیادیکەی طبعا قیمەکە چووکە بە دەشێلاومانە قیمەکە لەگە شتەکان هەمی تێکەڵ بۆ وەسڵان هەر قیمەکەشی پێوە دیار نییە طبعا ئێستا لەوانەیە هەندێک بڵێ باشە تۆ ئەمە ئاوالەیەکی دوای کەیکەیتە سەر ئاگرێوانی بەشی سەرەوەی ئەبرژێ ئەبرژێ ئێستا پێتانەوەم چیلەکەن ئەشتوانیت دوو دروستی بیکەیتە سەر سینی فڕن باشە بۆ ناو فڕن بەڵام بەڕای من ئەوەی فڕنەکە بە هەمان شێوەی ئەوەی ئێستا دەرەچێ بگرامەی ئێستا خۆشترە و لە بەرچاوترە و یعنی ئەخافڵەی بڵێ وڵا ئاگام لی نەبوو سووتایان شتێکی لێ هاو نا ئازیزانەمە من کەوچکونیوێک لە ئەو کەرەسانی کە گرتومانەتەوە بۆ شێوازە ئەی خەمە سەر هەبیرەکە طبعا نابێت کەرەستەکانی زۆر بێ لەسەری زۆر دیار بێ تقریبا نەبێ ئاوا تەنکێک بێت تا سریکەن ئەو من وردە هێشتا شەر بڵاویەکەمەوە نابێت زۆر بێ لەبەروی زۆر بێ هەم نابرژێ هەمیش تامی لەوە چێ قیمەشتەکە خۆش نەبێت لەسەری ئەوەندە زۆر بێ بۆیە هەوڵ بدەن بۆ شێوازە بێ ئێستا تاوەیەک دانین و ئەماکەی نەناوی
سێرکەن ئازیزان ئەوە تاوەکەمە طبعا ئەمە خینە ناو تاوەکە بۆسم خوا بە بۆنی قسە مەشغوڵ نەبم لێم خراپ بێ ئەوە خسمانە ناو تاوەکە تقریبا بەقەرەوەی تۆزە لەوە بچکۆلە تریش لە حمبل عەجینەکانە دروستکە هیچ کێشە نییە لەبەرەوە سێریکەن بەو شێوازە ئێستا پێویستمان بەوەیە سەری بنینەوە ئەگەر بێت و سەری نەنیتەوە ئەو بەشەی سەرەوە ژێرەی ئەبرژێتەوە ژێرەوەی پرفکتە برژێ بەڵام بەشی سەرەوەی نابرژێ لە بەرەوە ئاگادار بن ئەبێت ئاوا بێت تقریبا 5-6 دقه ئەوێت بەڵام ئاگرەکە بێت زۆر کەس بێ 5-6 دقه ئەوێت تا ئەبرژێ سێریکەم چونکە زەیتی تیاها بەشی سەرەوەی چۆن برژاوە سێری ژێرەکەشیکەم یعنی ژێرەکەی نەسووتاوە نە هیچ شتێک زۆر بە جوانی بووە هەم ژێرەکەی هەم بەشی سەرەوەی ئەگەر ئەو سەرەی تاوەیە دانەنەی بەی شێوەیەک سەرەکەی نابرژێ بۆیە ئاگادار بن ئەبێ ئەم بەشە دابنێ سێریکە نازیزان ئەوە ئێستا بوو بێ ئێوە ناخۆش خینە سەر قاپێک و دواتر کە هەموویم کرد طبعا من ناکرێ من هەموو دانەیەک بکەم و پیشانی ئێوە بم بەڵام یەکەم دانە بەسکردنەکەیەتی بۆی ئێوە بزانن کە چۆن دروست دەکرێت لە حماکە بەڵام دواتر من هەموو یەکەم سێریکەن بۆ شێوازە هەموویم ئامادە کردووە و بێ ئەوە ناخۆش ئەی خۆم طبعاەوە هین کەرەوزنا معدەنووسە عەفوان معدەنووسە لە سەرەتی ئەوش لە تێلیمۆ سێری ژێرەکەشی کەن چەند جوان برژاوە و چەند ناسکە هیوادارم سووتان لێ بینی بێت طبعاً بێ ئێوە ناخۆش زۆر بەتان بوو لەگەڵ ماستاوێک دەرەجەیەکە نۆشی گیانتان بێ